خۆش هاتنەوە بۆ زایڵەی داهێنان. ئەم هەفتەیە لە بری هاوکارم هێرۆ زەنگەنە لە خزمەتتاندا دەبم. زایڵەی داهێنان بەنامەیەکی فەرهەنگیە و هەردوو هەفتە جارێک لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRT-شەوە پەخش دەکرێت. ئازیزانم، چۆن بزانین کتێبەکانی چاپ کراون چۆنن و چەندیشن؟ بێگومان بوونی کتێبخانەکان گرنگن بۆ زانینی ئەو زانیاریانە، هەروەهاش پاراستنی کتێبەکان بە کۆن و نوێیەوە. هێندەی تر گرنگە. لە شاری قەڵاتزێ کەسێکی خەمخۆری کتێب زیاتر لە 20 ساڵە وەک سنوورکەریم پەیامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا، نەگەر کتێب و بڵاوکراوە و دەستنووسەکان دەپارێزێ، بەڵکو پۆلێنیشیان دەکات. بەخشینی چارەکە سەدەیەک لە تەمەن بە کتێب و ئەدەب و فەرهەنگی کوردی ناسناوی دۆستی ئەدەبی پێبەخشیوە. سوچێکی ماڵەکەی نەماوە دەورە نەدرابێت بە کتێب و ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکانی سەدەکانی ڕابردوو. ئەو مۆفەق میراودەلیە کە هاوڵاتیەکی قەڵاتزەیە. ئەو دەڵێت زیاد لە چارەکە سەدەیەکە سەرقاڵی ئەرشیڤکردنی ئەدەبیاتە لە گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەی کوردی و فارسی و عەرەبی. تاکو ئێستا نزیکەی 150,000 بڵاوکراوەی ئەرشیڤ کردووە کە بەشێکی زۆریان لە بازاڕدا نەماون. ئەو کتێبخانەیە لە ساڵی 1970ەوە بە دیاریکراوی بناخەی بۆ نمونە دروست بووە، دواتر بەرەبەرە گەشەی کردو و زیاری کردووە. لە ئەنجامی هەم کڕینی کتێبێکی زۆر لەلایەن خۆم و هەم هاوکاریکردنی خەڵک هێنانی کتێب وە هەم ئی دەستگاکان. دیارە کتێبخانەکە کتێب و ڕۆژنامە و گۆڤار و وێنە و بەڵگەنامە و کاسێت و ئەوانە هەمووی لە خۆ دەگرێت. زۆرا و زۆرە کتێبەکان کوردی، عەرەبی، ئینگلیزی، فارسی بە پلەی یەکەم، هەروەها زمانەکانی کەشی تێدایە. وەک مۆفەق باسی دەکات، تەنها ئامانج لەو کارەی پاراستنی ئەدەب و مێژووی کوردە و گەیاندنیەتی بەنەوەکانی دوای خۆی. هەروەها باس لەوەش دەکات بەشێکی ئەو ئەرشیفەی لە ڕابردوودا کڕیوە و بەشێکیشی لەلایەن هاوڵاتیان و سیاسیەکان و ڕۆشنبیرانەوە پێی دراوە. ئەوانە مێژووی شارستانیەت و ئەدەبیاتی کوردیە، ئەوانە هەندێک بەرهەمی نووسەرانن، ئەوە دەستگای ئایدیایە، ئەوە ئەکادیمیای کوردیە، ئەوە کتێبەکانی ئەوانە فەرهەنگن، ئەوانە بیرەوەرین، ئەوانە مێژووی. ئەو بابەتانەی مۆفەق ئەرشیفی کردوون پێکهاتوون لە بابەتی ئاینی، مێژوویی، سیاسی، دەروونزانی و ئەدەبی و پزیشکی کە بەشێکیان هێندە کۆنن لە بری چاپ بەدەست نووسراونەتەوە. ئەوانە هەمویان سەردەمی زاینن، بەڵام هەمویان تەمەنیان لە 100 ساڵ زیاترە. ئەوە دەستنووسێکی کەیە، ئەوە چاپە، تەمەنی 100 ساڵ زیاترە. ئەو کتێبە ئینجیلێکە لە ساڵی 1914 چاپ بووە، بە فارسی نووسراوە، ئینجیلێکی زۆر زۆر نایابە، یەکێکە لە کتێبە کۆنەکان. ئەوە دەستنووسێکی کەیە کە بەرگەکەی جڵدە. جگە لە کتێب و گۆڤار و ڕۆژنامە بەشێکی تری ئەرشیفەکەی پێکهاتووە لە بەڵگەنامە و نامەی دەنگ و ڕەنگ و وێنەی سەردەمی حکوومەتەکانی پێشووی عێراق کە لە نێوان سەرکردەکانی کورد و حکوومەتدا ئاڵوگۆڕ کراون. ئامانجی من لەم کارە کۆکردنەوەی زۆرترین کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە و سەرچاوەی کوردیە، کوردی، عەرەبی و زمانەکانی تر، بۆ ئەوەی ببێتە بەردی بناغەی ناوەندێکی ئەرشیفی و دوکومنتاری گەورە لە کوردستان کە هەموو تاکێکی کورد بتوانێت سوودی لێوەربگیرێ و وڵاتانیش بزانن کە کورد خاوەنی ئەرشیف و خاوەنی شارستانیەت و خاوەنی مێژوویەکی دەوڵەمەندە. کتێب و گۆڤار و نامەی دەستنووس و ئەرشیفەکەی مۆفەق دەڵێت بەسەر 4 کۆگای گەورەدا دابەش کراون. دوور لە چاوی خەڵک لە دەرەوەی شار هەڵی گرتوون و بۆ هیوای ڕۆژێک هاوکاری بکرێت و بینایەکی گەورەی بۆ دروست بکرێت بۆ ئەوەی ئەرشیفەکەی لە ناوچوون بپارێزرێت و بە نیشتیمانی بکرێت. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، قەڵاتزێ. ڕۆمان یەکێکە لەو ژانرە فەرهەنگیانەی پشتێکی گەورە دەبەستێ بە هونەری گێڕانەوە، بەڵام مەرجیش نییە هەموو گێڕانەوەیەک وەک ڕۆمان لی بڕوانرێت. ڕۆماننووس هەوڵی خۆی دەدا وێنای مرۆڤ و کۆمەڵگەش بکە لەو کەتوارە یان لەو واقعەی تیایدایەتی. ناشبێ ئەوەشمان لە یاد بچێت کە ڕۆمان بە نوێنەرێکی قۆناغی ڕۆشنبیری کۆمەڵگەکانیش دادەنرێت. ئیسماعیل حەمەئەمین نووسەر و ڕۆماننووس میوانی زایڵەی داهێنانە. ئیسماعیل بێ لە ئەزمونونەکانی لە ڕۆماندا ئەزمموی شەعرنووسینیشی هەیە.
ئیسماعیل نیشتیمان جێ دەیەڵێ، بەڵام وەک خۆی لە شعرێکدا دەڵێ کە چی نیشتیمان لە دڵیدا بوو. کاک ئیسماعیل سپاس و پێزانین بۆ ئامادەبوونە. یەکەم پرسیاریشم ئەوەیە، ئایا ئەکرێ ڕۆمان پێناسە بکرێ؟ ئەگەر دەکرێ ئایا نیشتیمان چەندێکی ئەو پێناسەی بەردەکەوێت لای تۆ؟ من بۆ وەڵامانەوەی ئەم پرسیارە قسەیەکی جێمس جۆیسم بیرەکەوێتەوە. خۆتان نەزان جێمس جۆیس یەکێکە لە داهێنەرانی تەوژمی هۆش لە ڕۆمانە و لەبەر ئەوەی ئێرلەندی بوو و لەبەر کێشەکانی ناو ئێرلەندا لەبەرەوە لە منفاژیە لە منفای پاریس ژیە با بڵین لە تاراوگە ژیە و ڕۆمانی یۆلیسیسی نووسی و دنیای ڕۆمانی نووسی تەڵەن شانۆگەری و ئەم شتانە. لە دوجارە لێیان پرسی تۆ کاریگەری بەجێهێشتنت بۆ ئێرلەندا چۆن بووە؟ ئەو وەڵامی ڕۆژنامە نووسەکە ئەتۆ ئەڵێ من کەی ئێرلەندام بەجێهێش بووە. ینی تۆ کە ڕۆمان نووسی یەک نیشتیمانت هەیە ئەویش زمانە بەمانەهای دیگەرێکی، ینی زمان ماڵی بوونتە و ماڵی بوونی ئێمە ئەو نیشتیمانەیە کە لەگەڵ خۆمانە هەڵیەگرین پێویستێت بنیشەوە ماڵی بوونی من زمانی کوردیە. ئەلبەتە جێمس جۆیس نیشتیمانی جێنەهێشتووە، تۆش لە دڵتا هەڵت گرتووە. کاک ئیسماعیل گێڕانەوەکان ئێجگار گرنگن لە ڕۆماندا، بەڵام چ شتێکی تر هەیە کە لەوە گرنگتر بێ وەها بکە متمانە لە لای خوێنەری ڕۆمان دروستکە؟ خۆی متمانە شتێک نییە بە ناوی ئەوی متمانە دروست پریانەکرێت، ئەکەوتە سەر ئاسی وشاری کۆمەڵگەکان. مثل کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کۆمەڵگەی شعرە وە کۆمەڵگەیەکی لەبەرەوەی زیاتر ئەتوان بڵین سۆزدارن لەبەرەوە، بەڵام کۆمەڵگەی ئەوروپی خۆیان بە مناڵی ڕۆمانتیەکەن. تەمامە بەمانای ئەوە نیە ئەم کۆمەڵگەیە باشە ئەویتر لەویتر خراپترە، بەڵکو هەردووکیان ئەو شتە تەواوەکەن کە پێی دەڵێن کولتوری دنیا. و کولتوری دنیا ئەوەیە کە کاتێک کۆمەلگا ئەگاتە ئاستێک پێویستی بە گێڕانەوەی زیاتر هەیە، پێویستی بە یادەوەریەکی گەورەتر هەیە، پێویستی بە شتێک هەیە لە دەرەوەی مێژوو بۆ ئەوەی لە ناو یادەوەریە بمێنێتەوە. ئالەو کاتەیە خوێنەری ڕۆمان دروستە بێت. لەبەرەوە ئەو متمانەی ئەو کاتە دروزە بێت کاتی ئێمە کەڵەکەبوونێکمان هەیە لە ڕۆمان، کاتێک کەڵەکەبوونێکمان هەیە لە چیرۆک و لە هوەری گەڕانەوە. کاک ئیسماعیل هەروەکو چۆن گێڕانەوە گرنگە لە ڕۆمانەکاندا، بە هەمان شێوە شوێن و کاتیش گرنگجێکی تایبەتی خۆی هەیە. تۆ نیشتیمانت جێهێشتووە، واتە لە شوێن و لە کاتێکی ترە ژیان دەکەی، چ بەراوردێک هەیە لە لای تۆ؟ بەڕاستی ینی زۆربەی نووسەرانی دنیا لە یەک شوێنە نەماونەتەوە، بە تایبەت ڕۆمان نووسەکان. شوێن زۆر گرنگە، چکە کاتێککە تۆ شوێن جێدێڵی کولتوری بەجێدێڵی کەتیا گەورە بوو دەچیتە ناو کولتورێکی ترەوە، ئیتر ئەو شەبنگانی کە لەو کولتوری تردا هەیە، لە مۆسیقاوە، لە شێوازی قسەکردنەوە، لە فێربوونی زمانەوە، لەو ئازارانەی مرۆڤ کە تو ڕۆژانە بەریەکەویت، هەموو ئەمانە جارێکی تر ڕۆمانوس فۆرم ئەکاتەوە بە فۆرمێکی تر و دیسانەوە وەکو چەند جۆگەیەک وایە ئەچێتەوە ناو زمانی گەڕانەوە. هەر بۆیە من ئەمە زۆر بە گرنگتیەکەم کە ڕۆمانوس لە سەفەرەکانیە جارێکی تر جۆرێک کۆمەڵێک دەرگای گەورەی لێ ئەکرێتەوە کە بەداخەوە ڕۆمانوسی کورد ئەو فرسەتانەی زۆر کەم بوو. تۆ وەکو ڕۆمانوسێک هەروەها وەکو شاعرێکیش پاشخانی معریفی بۆ نووسینی دەقەکانە لە کامیانە زیاتر گرنگترە، لە ڕۆمانە یا لە شعرە؟ لە هەردووکیانە. من طبعا تۆ زیاتر وەکو شاعر وەصفمەکەی لەبەری خوێنەر، من وەکو شاعر ناناسن ئیلا چەند قەسیدەیەکمە و هاوڕێ عەزیزم سەباح ڕەنجدەر و چەند هاوڕێیەکی تریشم کە یەکێکیانەوە جەنابن زۆر هانمەدەن دیوانە شعرەکانم بەڵە کارە شعرەکانم بڵاوکەمەوە کە لەوانەیە لە داهاتووە بیکەم. بەڵام چ بۆ قەسیدا
چ بۆ شعر چ بۆ ڕۆمان ڕۆم پێویستت بە سەرچاوی زۆر هەیە و بە تایبەت بۆ ڕۆمان بە تایبەت تەنها بەریەکەوتن نییە. مثل من لە شعرە ئەو چرکە ساتە ڕاوەکەم کە شعرم ماتێ، مثل بۆ مطلقی تارێکە مناڵێکە بینم شتێکی بچووک دەنگێک بۆنێک، بەڵام لە ڕۆمانە هەمان پرۆسە هەیە، یعنی ئەوە نیە هەمان پرۆسە نەبێت، بەڵام لە ڕۆماندا دۆکومنتاسیۆن هەیە، مێژوو هەیە، کامە گۆشەنیگا دەتەوێت پێشکەشی خوێنەرکی، کاتێ بۆ نمونە مێژوو بە قوتسایی خۆیەوە لە نەوەمان فەلسەفە هەیە. یەکێک لە شتە گرنگەکانی ڕۆمانوس ئەوەیە کە دەبێت زۆر شارەزای سایکۆلۆژیا و فەلسەفەی بەڕای. کاک ئیسماعیل منیش دەنگم دەخەمە دەنگ پاڵی برای ئەزیزم سەباح ڕەنجدەر و هەموو ئەو بەڕێزانەی تریش کە داوای دیوانە شعریەکە لێ دەکەن. پاشخانی معریفی چەندێک گرنگە لە لای خوێنەر بە تایبەتی بۆ چێژبینینی خوێنەر لە ڕۆمانەکانە. پاشخانی معریفی بۆ نمونە کاتێککە تۆ دەتەوێت لەسەر ئەنفال بنووسی، من ئەم نمونەیە بێنم بۆ سادینکەم. ئێستا من حالی ڕۆمانێکی تازەم تەواو کردووە کە چوومە سەر ئەنفال دوو بیرکردنەوەم هەبوو. یەکەمیان ئەو بوو ئەو لاوانەوەیە کە ئێمە 20 ساڵە لە ناو شعری ئێمە هەیە، یاخود ئەنفال چییە؟ ئەنفال پەیوەندی بە چیەوە هەیە؟ کەوتمە خوێندنەوەی بۆ نمونە ئەو کۆمپانیایانەی کە چەکی شیمیاییان دروست کرد، دوایی دێمە سەر ئەو کاراکتەرانە، یعنی سەیرم لێ دەهات یەکێک هەبێ لە ئەوروپا ئەم هەموو خوێندنەوەیە هەبێ پرۆفیسۆر بێت کەچی دوایی بێ بۆ سەماوە یان بێ بۆ تەسنیعی عەسکەری لە ژێر دەستی یەکێکی وەکو حسێن کاملە هینیان بکە، ئەدڤایسیان بکە و ڕاوێژیان بکە چۆن چەک دروست کرد، چۆن وێرانی بکەن. ینی کەوتمە بەردەمی کێشەی مرۆڤی سپی، کەوتمە بەردەمی کێشەی ئەوەی کە ئەنفال تەنها ڕەهەندێکی کوردی نییە، بەڵکو ڕەهەندی تێگەشتنێکی قوڵە بۆ مۆدێرنە، بەڵکو داڕزانی مۆدێرنە لە لایەکی ترۆ ئەبینم. بۆ ئەمە دەبواە زۆر بگەڕم و ئالێرەوە خوێنەر دەتوانێت بۆ نمونە گۆشەنیگایەکی ترت باتێ. من قەناعەتم هەیە ئەگەر ڕۆمان دوای خوێندنەوەی ڕۆمان دنیات هەر وەکو جاری پێشوو بینی، معنای ئەوە ڕۆمانە هیچ سەرکەوتونەوە، بەڵام دوای خوێنەوەی ڕۆمان شتێکی تیاگۆڕیت کە ناشزانی چی و دوایی پێەکەیت و زۆرجار لەوانەیە هەستی پێ بکەیت، ئەو وەختە ڕۆمانەکە پەنجەرێکی تری لە ژیان لێکردیتەوە. کاک ئیسماعیل نزیکەی 45 چرکەم ماوە، ئەمایان دەکەمە دوا پرسیارم تایبەتمەندێت چی ڕۆمانی کوردی لەگەڵ ڕۆمانە جیهانیەکانە ئەوروپاییەکانە ئەمریکیەکاندا یا ئەمریکای باشووردا چییە، چ جیاوازیەک هەیە لە نێوانیانە؟ دەبن ئێمە زۆر ئەسیری ئەوەی کە مادەم شتەکانمان ڕۆمانەکانمان تەرجەمە نەکراوە کەواتە جیهانی نین، و ئەمەش جۆرێکە لەو عقدە نەقسەی کە ئێمە هەمانە لە بەرامبەر بە مرۆڤی سپی و بۆ ڕۆژ ئاوا. بەڵام ڕۆمانی کوردی پڕێتی لە چیرۆکی گەورە. من قەناعەتم هەیە 30 ساڵە لە ئەوروپا کە نووسەری ئەوروپی ئەوەندە شتی پێ نەماوە کە بێڵێ، بەڵام ڕۆمانوسی کورد زۆر شتی پێەیە و زۆریشی وتووە و من لەو بڕایدام ڕۆمانی کوردی بە هیچ شێوەیەک هیچی کەمتر نییە لە ڕۆمانی دنیا، بەڵکو تەنها ئەوەیە ڕووناچی نەبینی و بەرامبەر بەدەی. کاک ئیسماعیل سوپاس و پێزانینم بۆ بەشداریت وە بۆ ئەو کاتەی بۆ تەرخانکردین زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بەرنامەکەتان.
دەیەمین فستیڤاڵی هەنار و هەروەها بەروبوومە پاییزیەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا دەستی پێکردووە. وەک فەرحان هەورامانی لە راپۆرتەکەیدا باسی دەکا، دامەزراوە حکوومیەکان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی سیڤڵدا پێکڕا ئەم فستیڤاڵە سێ ڕۆژیە بەڕێوە دەبن. ڤەرسین 4 ساڵە لەگەڵ خانەوادەکەی لە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەشداری دەکات. بەرهەمی باخەکەیان دێن و پێکەوە لێرە ساغی دەکەنەوە. بەڵێ ئەمڕۆ ئێمە بە بەرهەمی هەنار بەشدارین و 4 ساڵمە بەشداریەکەم لە فستیڤاڵی هەنارە لەگەڵ خێزانەکەمە و ئێمە بێجگە لە هەنار ئاوی هەناری شەگرین و دەنگی هەناریش دانێن و دۆشاوی هەناریش. ماوەی 10 ساڵە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. دەستەی گەشت و گوزاری هەرێم دەڵێن دەمانەوێت بۆ هەموو میوەکان و بەپێی تایبەتمەندی شوێنەکان فستیڤاڵ ئەنجام بدەین. ئێمە فستیڤاڵی هەنجیرمان کرد بە سپاسەوە فستیڤاڵی کاڵک کرا لە کورسات کە فستیڤاڵی کاڵکی لە گوندێک لە گوندەکانی شارباژەر کرا، فستیڤاڵی هەنجیر و فستیڤاڵی سێو لە زاخۆ بۆیە بەردەوامین لەوەی کە ساڵانی داهاتوو تەماتە و شووتی لە پێنجێن ئەنجام بدەین، ترێ لە شارباژەر ئەنجام بدەین، شیرەمەنی و ماست و بەروبوومە کشت و کاڵەکان و پەلەوەریەکان لە شوێنەکانی تر. لەم ساڵدا و لە 600 کەپردا نزیکەی 700 خێزان کاڵا و خواردنە جیاوازەکان ڕاستەوخۆ پێشکەش بەو گەشتیار و هاوڵاتیانە دەکەن کە سەردانی فستیڤاڵ دەکەن. لێرە ڕاستەوخۆ بنێشتی کوردی ئەسلی ئەوەی کە لە دارقەزوان و لە شاخەکەەوەی هێنی ڕاستەخۆ لێرە دروستەکەین بۆ خەڵکی و بەپێی داواکاری خەڵک ڕاستەخۆی خێنێ بە خزمەتیان. وڵات تومانێناوە گوێزمانێناوە هەرمێمانێناوە تر بەرەمی خۆماڵی زۆرمانێناوە. ڕۆڵێکی زۆر باشیە بە تایبەتی بۆ لای خۆمان کە کرێت ئەم خواردە کوردەواریانەیە ینی بەرەمێکی زۆر باش. وی تایبەت هۆرامانی ماوردن ئایج وەزیێنی وەزی هۆرامانی وەزیەوەی بە چربە و مەژگەی چەرمە و تۆکڵی باریک یعنی چیوی تایبەت ماوردن چێوەکاتەری وەروانەیە خەڵک بزان و تا مۆزە هۆرامانی چیشا و ئانی وەڕونێ. ئابووریناسێک دەڵێت فستیڤاڵەکە کاریگەری ئەرێنی لەسەر بەرهەمی هەناری هەڵەبجە هەبووە و ناسنامەیەکی دیکەی پێبەخشیوە. ڕاستە خۆشببختانە وە بۆ دەمین ساڵە ڕام فستیڤاڵەکرێتەوە کاریگەری ڕاستە و خۆیە بە دەرەنجامی ساڵانی ڕابردووە داهاتێکی باش کۆبێتەوە بۆ خاوەن کێڵگە جوتیارەکان بە تایبەتی ئەوانێکەوە باخی هەناریان هەیە و جگە لەوانیش هەموو ئەو بەرهەمانێکەوە لێرە خستنە ڕووی بکراوە چکە ڕاستەخۆ ئەو داهاتی کە هەیە ئەدێتە دەستی جوتیارەکە دەستی خاوەن کێڵگەکە دەستی خاوەن باخەکە. هەناری هەڵەبجە جگەلەوەی لە ناوخۆدا لە فستیڤاڵەکان ساغ دەکرێتەوە، هەناردەی وڵاتە عەرەبی و ئەوروپیەکانیش دەکرێت. ئێستا هەناری هەڵەبجە بووەتە براندێک و کۆمپانیا عەرەبی و ئەوروپیەکان لە هەرێمی کوردستانەوە هاوردەی دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ڕۆبۆتەکان ئەگەرچی هەست و سۆزیان تیادا بەدی ناکرێن، بەڵام دەتوانن لە کارەکانیاندا ئەو چێژەی تابلۆیەک دەیبەخشێ بە دیدی بینەرانی پێمانی ببەخشن. ئەمە ئەزمونێکی نوێ و مێژوویە کاتێک بۆ یەکەمین جارە بڕیاری فرۆشتنی تابلۆیەکی زیرەکی دەستکرد یان باوا ناوی بنین ڕۆبۆتێکی هونەرمەند لە زیادکردنێکی ئاشکرادا بفرۆشرێت. ئەیدا ڕۆبۆتێکی نیگارکێشە کە لە شێوەی مرۆڤ دروستکراوە. ڕۆبۆتەکە لە ڕێگای زیرەکی دەستکرد و قۆڵی ڕۆبۆتی و ئەو کامێرانەی تێدا چنراون بەرهەمی هونەری بەرز دروست دەکا. ئێستا بەرهەمێکی بڕیارە لە ڕێگای کۆمپانیای ساتە بێزەوە بفرۆشرێ
کە وێنەیەکی ئیمپرشنیستیە لە ئەڵەن تۆرنگ زانای بیرکاری و کامپیۆتر کە بەرزیەکەی دەگاتە 7 پێ. پێشبینی دەکرێت تابلۆکە بە نرخی 120,000 تا 180,000 دۆلار بفرۆشرێ. کارە هونەرەکەی من وێنەی ئەلەن تۆرینگ، بیرکاری دیاری بەریتانیا کە بناغی کۆمپیوتەری مۆدرن و زیرەکی دەستکردی داناوە. پۆرترێتەکە کە کوالیتیەکی شکاو و چێندارە، ڕنگدانەوەی جیهانی ئێستا و پارچە پارچەی وفرەلایەنی ئێمەیە. ڕۆبۆتی ئەیدا کە ناوەکەی لە ئەیدا لاڤلز یەکەم پرۆگرامەری کامپیۆتر وەرگیراوە، بەرهەمی ئەیدن میلەرە کە دەڵێ مەبەزلەی ڕوژاندنی گفتوگۆیەکە سەبارەت بە چۆنیەتی کارلێکردنمان لەگەڵ تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد و دەشڵێت ئەمە ساتەوەختێکی گرنگە بۆ مرۆڤ. ئێمە بە تەواوی لەو خاڵەدان کە تێدا لە جیهانیەکی مرۆییەوە کە مرۆڤەکان بریاردەرن بۆ هەموو شتێک، دەگوازرێتەوە بۆ جیهانێکی پاش مرۆڤ کە تێدا ئەلگۆڕێتمەکان بۆ هەموو شتێک بریاردەدەن. ئێمە لەو خاڵە وەرشەرخانەداین و پێم وایە بەڕاستی پێوەستمانە بۆ ئەوەی چش بخرێتە سەر ئەمە و ئەم بەرهەمە هۆنەریەش ڕێگەیەکی باشە بۆ نیشاندانی گرنگی ئەم گواستنەوەیە. پرۆفسۆر ساندرا واکتەر لە زانکۆی ئۆکسفۆرد دەڵێ دەبێت چاوەڕێی ئەوە بکەین بزانین ئایا کارە هۆنەریەکانی زیرەکی دەستکرد لەلایەن هۆگرانیەوە پێشوازیان لێ دەکرێت یان نا. من خۆم نامەوێت ئێمە دەست بکەین بە گرنگیدانی چیرۆکی ئامێرەکان، چونکە کێ گرنگی بەو شتانە دەدات کە ئامێرەکان دەیڵێن. من گرنگی بە چیرۆکی مرۆڤەکان دەدەم و دەمەوێت بزانم ئەوان چی دەڵێن. بەڵام ئەگەر تەکنۆلۆژیا بتوانێت یارمەتی دەربێت بۆ دروستکردنی ئەو پەیوەندیە مرۆییە، ئەو کات لەگەڵی دام. تەنها نیگەرانیم لە ڕاستیدا ئەوەیە کە ئەوە ڕوو نەدات و هەموو کارێکی هوەری کورد بکرێتەوە بۆ فشاردانی دوگمەیەک. میلەر ئاماژە بەوە دەکا کە فرۆشتنی پۆرترێتی تۆرینگ لە سەتەبێز تێش دەخاتە سەر سەرهەڵدان و سوودەکانی زیرەکی دەستکرد و دەشڵێ داهاتی فرۆشتنەکە لەو پرۆژەیەدا خەش دەکرێتەوە بۆ گەشەدانی زیاتری. ئەو هەروەها ئاماژە بەوەش دەکا کە داهێنانێکی زۆر خەریکە ڕوو دەدات و دەشڵێ هۆنەر ڕێگایەکە بۆ قسەکردن لەسەر ئەو گۆڕانکاریە باوەڕپێنەکراوانەی لە کۆمەڵگەدا بەهۆی سەرهەڵدانی تەکنۆلۆژیاوە خەریکە ڕوو دەدەن. بۆ ستۆر مکدڵ بە فراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. لە شارە گەورەکانی جیهاندا هەمیشە شوێنە کلتوریەکان جێی سەرنجێکی زۆری گەشتیارانن. وەک ئەم شوێنەی لە بەرشلۆنا هەیە بۆ نیشاندانی هەزاران نۆتەی نووسراوی ئاوازەکان. لەم شوێنەدا کە ناوی شوێنی موزیکی بتۆڤنە، سەدان و بگرە هەزاران ئەرشیفی موزیکیشی لێیە کە هەندێکیان دەگەڕێنەوە بۆ سەدەی 19. لە سرامبراس بە شوێنێکی بەناوبانگی بەرشەلۆنە دادەنرێت کە سەردانیکەرانێکی زۆر و گەشتیاران لە زۆربەی وڵاتان و شارەکانی جیهانەوە ڕووی تێدەکەن. لەم شوێنەشدا فرۆشگایەکی میوزیکی کازا بتۆڤنی لێیە کە تەمەنی چەند سەدەیەکە. شوێنێکی گەشتیاری پڕە لە هەزاران نۆتەی مۆسیقا و ئەرشیف، هەندێکیان دەگەڕێنەوە بۆ سەدەی 19. ئەمە یەکێکە لە دوایین فرۆشگاکانی شارەکە بۆ نۆتۆ میوزیک و کتێب کە لە ساڵی 1880ەوە دەرگاکەی کراوەیە. کۆگا و دوکانەکانی تری نزیک بەهۆی گرنگی نەدانی گەشتیاران و بەرزی نرخی کرێ ناچاربووندایان بخەن. جاومی دۆنکۆس ماوەی 45 ساڵە کاسا بێتۆڤن بەڕێوە دەبات. ئێمە دەبێژ 60 بۆ 70,000 نۆتەی موسیقامان لێرەدا هەبێت لە هەموو ژانرەکان. ئەوە شتێکی جوانە لەو بارەیەوە. ئێمە نۆتەمان هەیە لە سەردانا کە سەمای نەریتی کەتەلۆنیە، گۆرانی فلامینکۆ، پارچەیەکی شۆستاکۆڤیچ یان تەیلەر سویفت. شتی جۆرە و جۆری زۆرمان هەبوو، ئێمەی هشتوتەوە. میوزیک ژەنانی بەناوبانگ سەردانیان دەکرد بۆ کڕینی نۆتە پێش و پاش کۆنسەرتەکانیان لە نزیک ئێل لیسیۆوە. بەڵام لەگەڵ هاتنی تەکنۆلۆژیای نوێ لە ماوەی چەند ساڵێکدا وەک دیسکی ڤینێڵ و کاسێت و CD و MP3 و سەرهەڵدانی پلاتفۆرمەکانی پەخشی ئۆنلاین بۆتە هۆی دابەزینی فرۆشگاکانی میوزیک لەم شێوەوە.
تا ئیساکەسە بتۆڤن توانیوێتی بمێنێتەوە. سەلماندی کە شوێنێک هەیە بۆ خولیای میوزیک بۆ ئەو کەسانی کە بە دوای تۆمارێکی کۆنی نمایشێکی مێژووی یان ئۆپرا یان کۆنسەرتێکی میوزیکی ژنانی ئەفسانەی دەگەڕێن. پەڕەکانی میوزیکی فرۆشگاکان لە گۆرانی فلوکلۆری و کەتەلۆنی و میوزیکە مەزەنەکانی کلاسیکی هەتا دەگاتە مۆسیقاکانی ڕۆک و پاپ و لاتینی دەگرێتەوە. ئەم هەمە چەشنیە سەردانکەران هەر لە دەرگاکەوە بەلای خۆیدا ڕادەکیشێت. شوێنێکی لەم شێوەیە زۆر نایابە بەڕاستی وایە. من حەزم لە مێژووی کۆن و دەستنووسە کۆنەکانە و بینینیان لێرە زۆر نایابە. ئەمە یەکەم جارمە سەردانی ئیسپانیا دەکەم و من لەوەی دەیبینم سرم سڕماوە. سەردانکارێکی تر کە لە ئەرجەنتینەوە هاتووە مێژووی دوکانەکە سەرنجی ڕاکێشاوە. من هاتووم بۆ بەرشلۆنا بەهۆی ئەو جادوویەی لە پشت مێژووی ئیسپانیاوە هەیە. سەرنج ڕاکێشترین لایەنی هاتن بۆ ئێرە بینینی مێژووە. کاتێک ئەم فرۆشگەی میوزیکەم بینی هەرچەندە زۆر دەربارەی میوزیک نازانم هاتووم بۆ لێکۆڵینەوە چونکە بەلای منەوە سەرنج ڕاکێشە کە لە پۆری کللتوری لە شوێنێکی لەم جێگەیەدا دەدۆزرێتەوە. چەند ساڵێک لەمەوبەر لاس رامبلاس ناوەندی خەڵکی ناوچەکە بوو، بەڵام گەشتیاری لەو ناوچەیە گەشەی سندووە. شەقامەکە شانازی بە کافتریا و چێشخانە و فرۆشگاکانی فرۆشتنی هەموو شتێک دەکات، هەر لە یادگاری تا گوڵ و خانەی ئۆپرا بەناوبانگی ئێلیسیۆ، بازارێکی بەناوبانگی خواردنیش. درێژەکەی کیلۆمەترێک و 200 مەترە. لە ناوەڕاستی شەقامەکەشدا تەنها ڕێڕەوی پیادە هەیە، هاتشوی ئۆتۆمبیلیش لە هەردوولاوە ڕێگەی پێدراوە. بڕیارە نۆژەنکەرەوەی لاس رامبلاس لە سەرەتای ساڵی 2027دا تەواو ببێت. بۆ راپۆرتی هێزیان مۆناز، شایان پاشا، دانی ئەمریکا. جا خۆشەویستانم تا زایاڵەیەکی نوێ ڕێز و خۆشەویستی ستافی زایاڵەی دایەنان پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی.